عێراق وڵاتێکی زەنگین بە پەترۆڵێ و ژێرخانێکی ئابووریە وێران دەوێ کۆربەندەدا کە بۆ گوتوبێژکردن و شرۆڤەیەن مژارە ئەنەرژیە لە بەغدایە هاتن بۆ ڕێکخستن هەندێکیژێ بەشداربوویان دەستخستن سەرسەدەمێنە وێرانبوونا ئەوێ ژێرخانێ و هەندێکن دژی چەند پێشنیارێکش بۆی پەرەپێدانا ئابووریە عێراقی خستن بەر چاوان بەشێکژێ پێشنیارانژی تایبەت بوون بە پێشخستنا کێرتێ ئەنەرژیە دەیە کۆربەندەدا کو بە سپۆنسەریا مەدیاییایەن ئارتی بەڕێوەت چۆ دوو ڕۆژان دەرباز دکە مجارە چارەسەرکردنا کریزا ئابووری و ڕێوجیهێن چارەسەرکردنا پرزگیرێکن زێدەبوونا ئاکنجی و بێکاریەت خم بەر چاوان وحماية الاقتصاد بشكل عام والاستمرار في توفير فرص عمل للمواطنين. حیدر عبادی سەرۆکوەزیرێن عێراقی لە گوتنێکدا لە کۆربەندێدا ڕاگەهاند مەترسیا گەندەڵیە کێمتر نینە ژە مەترسیا چیرۆرێ داکەتنا بەهایە پاترۆلێژی تەب لە هەڤە بودجە عێراقی دەرخست قۆجی لە 25 ساڵێن داهاتیدا هەژمە ڕاکنجێن عێراقی دبە دو هەندی خوا و دە 15 ساڵێن داهاتیشدا عێراقی پێتوی بۆ ئەنەرژیەکە دو هەندی خواهەیە کە لە ئێسادا داعش بەشەکشەکە پێویستە حکوومەت ڕیفۆرمی زیاتر لە بواری ئابووریدا بکە لە بواری وزەشدا بە هەمان شێوە ڕیفۆرم بکات و لە بواری وزەدا پێویستە کە ئەو پشتوانێدارانی کە هەیە کەمتری بکاتەوە. هەودەم دۆگلاسە سیلمان بەڵیۆزی ئەمریکای لە عێراقی هەمەژە پێچەندەدا دەبێت هەزر ژە پێشە ڕۆژە ئابووریە عێراقی بێکردن و حکوومەتە عێراقیژی دکرتی ئەنەرژیەدا چاکسازیان بکە چونکە گەندەڵی ئێکە ژە پرزگیرێکە نمازن و دڤیا حکوومەتە عێراقی باشتر دیودا چۆبایە گۆجی پێتویە هەتا ژێدەرێن دن یەن فرەچەشن بێن دابینکردن پاترۆل بێبکارانی بەحجێوە چەندێژی کرد و وڵاتی وان دەبێت پشتەوانیا پێشە ڕۆژە ئابووریە عێراقی بکە دەیەوێت دەربارەدا ئەو ئیناتە بیراگەشتان کۆ عێراقیان ئەزممونا 5000 ساڵی دە چاندنیەدا هەیە و دەبێت چاندنی بێکردن و ببە ژێدەرێ خۆشگوزەرانیە جالی خۆشی بە محەممەد سنووسی باکیدۆ ئەمیداری گشتی ڕێکخراوە ئۆپێک ڕاگەهانچە کۆربەندێکی گرنگە و پێتویە وڵاتن بەرهەمهێنەرا پاترۆلێ سەقامگیریە بازارێ پاترۆلێ بپارێزن گۆجیە عێراق ڕۆڵێکی سەرەکی هەیە دۆ ئۆپێکدا و ئێک بووە ژە ئەندامێن دامەزرێنەر و کاریگەر لەسەر بریاران هەیە وجي بتويا عراق بشت بجدرندن ين انرجي قريبته. هل كان النفط نعمة ام نقمة للعراقيين؟ برهم صالح جيجري سرك وزيرن بري يا عراق بقربان دا ما شبيشان دا قندلي دولاتي دا آلي كاريا تيروريتكو بتوي بچارەسەریە کە دروستەیە گۆجی بە سەدەما کریزێن سیاسی پادرۆلا عێراقی بازارێن جیهاندا دا ئاست چاوەڕێیادا نەبووە جەبارە لەعیبی وەزیرێ پەترۆلا عێراقی د کۆربەندەدا ڕاگەاند کەرتێ ئەنەرژیە ڕێبری تەحەدیەکە مەزند بە و پێتویە گەشە بژێرخانە کەرتێ ئەنەرژیە بێدای هێما بە چەندێژی کێرە پلان هەیە تا داویە ئیساڵ ئاستی بەرهەمانینا پەترۆلی بگە 5 ملیۆن بەرمیلان دڕۆژێکەدا دەرێنانی نەوتی خاو کە گەیشتووەتە ئەوەی کە 5 ملیۆن بەرمیل بەر لە کۆتایی ئەم ساڵ بە پشتیوانی خۆی گەورە کۆربەندا عێراقیش بووی ئەنەرژیە ژالیە پەیمانگەها ئەنەرژیە عێراقیات بۆ ڕێخستن کۆل ساڵە 2008 هاتیە دامەزراندن پەیمانگە وەک سازیەکە سەر بۆخۆیە بێقازانج کاردکە ژ بۆی چاکسازیان دە سیاسەتێن وارێ ئەنەرژیە لە عێراقی و پشتەوانیکردن ژە بزاوێن چاکسازیە ئابووری و یاسادانن و گەشە پێدانا بەکۆڵینێن زانستی دە بوارێ پەترۆل و گاز و کارەبێ و ژێدەرێن ئەنەرژیە نوێدا